نرخی بنزین بەردەوامە لە بەرزبوونەوە چەند مانگ جارێک و 25 دینار نرخی بنزین بەرز دەکرێتەوە لە 450 دینارەوە ئێستا گەیشتووە بە 875 دینار واتە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بۆ هەر لیترێک 425 دینار زیادی کردووە. سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت گرانبوونی بنزین دەستی لە پشتە و بازرگانی پێوە دەکرێت حکومەتیش گوێی خۆی لە کار کردووە. ئەگەرەکانی هۆکارەکانی گرانبوونی نرخی سوتەمەنی ئێستەش وەکو خۆیەتی هیچ ڕێیەکی لێ نەگیرا حکومەت هیچ هەنگاوێکی نییە بۆ چارەسەرکردنی گرانبوونی نرخی بنزین و سوتەمەنی بە تایبەتی بنزین بۆیە هەموو کاتێک ئەم ئەگەرانە کراوە بەکراوی ماوەتەوە و لە دروستبوونی بچووکترین حاڵەتە هەمان گرفت سەرەدات و نرخەکە بەرەو بەرزبوونەڕە. لەلایەن حکومەت هێرێمی کوردستان و باج و ڕسومات لەسەر بنزینی هاوردە زیاد کراوە. بۆ نمونەیەک غاز کە لە هەرێمی کوردستان ئەچێتە دەرەوە تەنێت 10 بۆ 12 دۆلار گومرگ و باجە چێتە سەری لە کاتێکا پێداویستی وڵاتیانە بەڵام تەنێکی بنزین کە داخلەگرێت 100 بۆ 120 دۆلارە چێتە سەری بە ئەو جۆرە پارانەی کە ئەچێتە سەریەوە. یعنی واتە حکومەت پلان و بەرنامەی نییە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم بابەتە و قۆڕکاری لە بابەتەکە هەیە و هیچ ڕێنمایەک نییە بۆ ئەوەی کە ئیجرعات بکرێت لەگەڵ گرانبوونی نرخی سوتەمەنی ئەم بابەتە دراوەتە دەست بازرگانەوە و خاوەن وێزەکانی سوتەمەنی بۆیە لە هەموو کاتێکە ئەگەری ئەوە هەیە کە نرخی سوتەمەنی گران. ئێستا لە بنزینخانەکان نرخی لیترێک بنزینی نۆرمال 875 دینار و بنزینی محەسە 975 دینار و بنزینی سۆپەر گەیشتووە بە 1050 دینار. هاوڵاتیان دەڵێن لە هەرێمی کوردستان نازاندرێت کێ خاوەن بڕیارە و پرسیار لە کێ بکەیت لەسەر ئەم قەیرانانە هەر بازرگانە و بە ئارەزوی خۆی نرخ بەرز دەکاتەوە کەسیش نییە لێ پێچینەوەیان لەگەڵدا بکات. ئەمە دەردی چەندەن ساڵە یانێ هەر جەنابتان ڕەنگە چەندین راپۆرتان لەسەر ئەو کەیس و قەزیەیە کردبێ. یعنی نازانم لە چیەوە باس بکەین باسی کوالیتەکەی بکەین باسی نرخەکەی بکەین کە گرانە یعنی باسی بنزینە بکەین کە حکومی نییە یعنی بۆ ئەو هەموو بنزینخانە حکومیانە هەبوون لە ڕابردووە ئەو توانی قسە لەگەڵ حکوومەتا بکەیت مەسەلەن لە ڕووی کوالیتیەکەیەوە لە ڕووی نرخەکەیەوە بەڵام ئێستا بەداخەوە یعنی بە ئارەزوی خۆی نرخ سەرەخا کە نازانی کێ خاوەنی ئەم بنزینخانانەیە یعنی نازانی لەگەڵ کێ قسە بکەی کێ ئەم گرانیە دروستەکە. جگە لە گرانبوونی نرخی بنزین بەشەکانی دیکەی سوتەمەنیش نرخیان بەرز بۆتەوە. نرخی لیترێ غاز لە 350 دینارەوە گەیشتووە بە 600 دینار. دەوترێت بەشێک لە گرانبوونی نرخی سوتەمەنی قۆڕخکاری کۆمپانیا حیزبیەکانە و بەشێکیشی بێ هەڵوێستی هاوڵاتیانە لە ئاز دروستبوونی قەیرانەکان. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.